بەناوی خوای بەخشندە و میهرەبان. خۆشەویستان، ئەو چارەخوازە بەڕێزانەی کە دووبارە بەردی گورچی لە دروست ئەکەنەوە تەبعاً هەم ڕێنمایی تایبەتی ئەوێ لەلایەن پزیشکی خۆیەوە و هەم لایفستایلی تایبەت بە خۆشیەوە ئەبێ هەیبێت. و جگە لەمەش دوو پشکنین زۆر گرنگە کە چارەخوازەکە ئەنجامی بدا هەتاوەکو هۆکاری دروستبوونی دووبارە دروستبوونەوەی بەردەکەی بزانرێ. لەو دوو پشکنینانێکەوە زۆر گرنگن، یەکەمینیان ئەو بەردەی کە دەرئەهێنرێ بە نیشتەرگەری ئەبێ بنێردرێ بۆ زەڕ ئەمزان چ مادەیەکی تێدایە. دووەمین پشکنینیش میزەکەی کۆ ئەکرێتەوە بۆ ماوەی 24 کاتژمێر و دوای کۆمەڵە پشکنینێکی بۆ ئەکرێ بزانین چ مادەیەکی سەرەتایی دروستبوونی بەردی گورچیلەی تێدایە. ئێستا ئێمە چارەخوازێکی بەڕێز بۆ جاری سێمە بەرد دروست دەکاتەوە. دوو جاری تر نیشتەرگەری دەرهێنانی بەردی گورچیلەی بۆ ئەنجام درراوە. 2000 سەردانی خۆمانی کرد. ئێمە سوپاس بۆ خوای گەورە نیشتەرگەریەکی سەرکەوتومان بۆ کرد. هەموو بەردەکانمان ڕێگەی کردنی یەک کونی بچووکەوە تەواو لە گورچیلە پاک کردەوە و ئەم دوو پشکنینەشی بۆ ئەنجام ئەدەین هەتاوەکو بەمەبەستی هۆکاری دووبارە دروستبوونەوەی بەردی گورچیلە دەستنیشان بکرێ و ڕێنمایشی پێ ئەدەین. زۆر سوپاس بۆ تیمی نیشتەرگەری میهرەبانی بە هیوای سەلامەتی. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.